ئەرێ باوکەوە تووەکەی کوڕم و دووچەوە شاشەکەی پیس بۆ تۆزە پاچێکەمەوە. لەیلا لەیلا بەڵێ باوکە ئاکچمەوە گیسکە بکوژێنەوەرە ئیشم پێتە. ئەخ جارە ئیشمەیە. ئەلۆ هەرا عیب ناگەم وتفا کوڕکاکە لەگەڵ تۆم نیە وەڵڵای باوکمە زۆر متەخەلیفە. کوێ بتەخەلیفە هەتی و ها ئەمرر نەمێنێ بۆچ کوڕێکی جات خۆی گیسک یان گسک ماشەڵڵا. فەرقی چییە؟ شەڵڵا تۆش گیشتێ بوویت هەیە. بەڵێ باوکە ئاکچم دەوەرە بزان ئەمە سناپ چۆن دروستەکە سناپێک بۆ دروستکە. جا باوکە تۆ سناپە بۆ چییە؟ هەرە بۆچی بە کچم هەموو عالەمەتی بامنیش هەم بێ ئەوە لەندە 12 کچی تایە ئەمەنگە جلیان لە بەرانێ بۆی پیشانم بیت و دووت بکەمە ناو چاوانێ. جا تۆ بۆ سەیری ئەوان ئاکەی چە عالەم سەیرەکە منیش بۆ سەیرە. بێنە دایکە دایکی وەختی نە دەلای بە کچم هەر خەریکی سناپی دەلای بە. لەیلا ڕۆڵە بەڵێ دایکیان هەڵم کەوانتەرەکە و پاکردەوە پاکم کردوێتەوە دایکیان ئەجلەکانی خستە خەسالەکەەوە خستمە غەزانەکە و شۆردم و هەڵیشم خست خواڕۆڵە لەشە ساغێ داسە برسیمانە برنجێکی سووریشمان بۆ لێنە دایکیان هێشتا لە ئیشتەوە نەبووم. ڕۆ بەڕەبە نارێنێ ڕاستەکە باوکی من با ڕقیژێ بێت تۆ زێنەرموشل بێ بەخوادا لە دەممانە ماوە. ئەی بەخێرنی سەلامن نەبی ئانا ترسمێ سە لە خەوەستا بێتی ها ڕەفیقی تۆ ڕۆژی 50,000 پێیاکە یەخوا داوەشی دوو دەستە جلیشی لە غەسالەکە بوێستا ئامە جلە لە بەرتاهەتی وە ئەڵێ دایبی و پێ هەڵگیراوە سواز لەوە بێنن لەلایگەن شەربەتێکی فرێشم بۆ بکە. چی؟ فرێش 1 کیلۆ پرتەقاڵ بێنم پاکی کەم و بێم لە ئەساڕ و بیکەم بە شەربەت بۆ تۆ؟ دایکم داوای چیەکە تۆ داوای چیەکەی و داوای چیەکە ئیشیشم ماوە ئەرێەوە چیم هەمووە. ئەرە ئەوە چی خوشکەوە تووڕە بڵە بۆ تووڕە کاکەیان مردم شێتان کردم ئەرێکی داوای شتێکەکە کاکە. ئەرێوە عیب ناکەن ویژدان زەمیر بابەجان خۆم خوشکەی من کارەکەری ماڵیەوە نییە کاکە خۆمە کارەکانمان ڕانەگرتووە چ ئەسیری من کەن زان چۆن احترام و ڕێزی لێگرم خوشکەکەر هەبێ یەک چای جلەمە سواسەکەم. بەخوا نەکبەت ئەم هەموو کوڕە باشە ها بۆ داوا شووی نەکرد هەر بەرزە فڕی بەخوا بێ ئەو قژە زەردە و سپیکەیتەوە لە ماڵە باشە هەڵاس پێکاتەوە نەڕەحی زەر بوو ئاوی ئەم جارە مەیمونێکیش بێتە داوام یەکسەر شوی پێەکەم. کچم بۆ خاتی خوا باسی مەیمون نەکەی من لە مەیمونە ترسم مەیمون بەس لە حەدیقەی حەیواناتەیە کچم. زۆر باشە فلیپینیتان ڕاگرتووە هەر یەکی داوای شتێ بکەن. هاچەند جوان بۆ باوکە. ئارە وەڵڵا ماشەڵا جوان نەزایکی لەیلا جان بزانە تۆ زێ و گەڵایەنە خۆڵایی بووە بە پەڕۆشتێ تۆ زێ پاچی کەرەوە کچم. ئەو باوکە بە جددی تاڵی پاکی کەرەوە ئەوە پاکرێتەوە. ئەی چێ با تۆ زێ سەوز و جوان بێ کچم ئیشت چییە؟ باوکە تۆش. السلام عليكم. عليكم السلام. هلا قوربان. بخير بيا. كنت جان شلوني باوكا باشي. دەنگلێ و لێکردنەوە قەت داوەتمان ناکەی. ئەی ئەوە میێڕای داوەتی من. عەک دەستە خۆش بیا بێنە با بۆنێکی بکەم بۆنی کەباب لە دوورەوە خۆچە. ئەمە چیە کچم خۆمە گۆشتی کاڵە. هێنام لەلاخان بۆمان حەزەکە چونکە دەسیاوی زۆر خۆشە. دەسیایی من. ئەڵێم ڕۆڵە کچم ئەیکوا مناڵەکانێ بۆ نەهێناوە. وەڵام مناڵەکان لە ڕاوزە بوون ئیشەڵا نیۆڕێین بۆ ئێرە. بە زوو بێن هاوڕێژ بێنی لەگەڵ خۆتا باشە. نەبێ هەمومانین بۆ ئێرە نیۆڕۆ. دەی لە شە ساغلی ئیشەڵڵا. شنیە مامەگیان هیچ ناویلاخان. نا بەساقە. لێجارە خواتان حافیزێ بێ ڕۆڵە. ئافرم زام چ کەبابێکمان بۆکەی. ئەویشتان بە من فێر کردووە؟ ها خزمەتی ئەویش بکەم خۆی و مناڵەکانیش؟ کچم هەر هەمووی خەتای خۆتە دەشوو کوردە ئاوا لێ ناهە بەڵام وازەوە بێنە زاری چۆنا ئەمڕۆ تەلەفۆنەکەم بۆ ئەو کوڕێر ناسیاوم ناوێکی خۆشیشی هێ نازام سراپە مراپە سەبورەیە شتێکی ئاوایە بۆی بێ بۆ داوا و ئیشەڵڵا گرەی بەختێ بکرێتەوە بابێت ئاوە ئەیدە باش ئالەو باشی سەبور کاکە گیانی شەڵا سەردانی ماڵی ئێمە بکە بەدڵی تۆ بێ باشە بە قوربان چاوەڕێب دەی خوا گەیارێ بێ خوافیز
ئەرێ بێ زەحمەت نازانم دەمێکە دانیشتویت قسەیە ناکەی شتێک ناڵی مەش درەنگمانە ئیشمانێ ئەخرەوە هەمووتان لێرن بە قورئان ئاوا من قسەمەر بۆ ناکرێت قەی ناکە شتێ بڵێ نازانم تۆ نەویستوە لە دەکەت بچن بۆ بۆقێ نەشی کوژن ئەتوەقێ ئەخر ئوسوڵ وایە کە من دانیشتم ینی چێ مامەڵی یەکەم جاتانە کەس بن بەسوو والله وی ڕاستی بێرەوەوە چکە ئوسوڵ وایە بە جدی یعنی کە یەکێکێت بە تەنیا جێ بێڵن بۆی کەواچی لە دڵیا هەیە ڕازونیازێکی خۆی بگۆرێتە لەگەڵ یاوە نییە ڕاستەکەی بەس بێ زەحمەت ناوی خۆت نەوت ناوچی بوو من ناوم سەبورە لە خۆشەویستەشە پێمەڵێن بابە سەبور بابە سەنفور بابەوە ئیفلام کارتۆنە من سوور و ئەوان شین ماخۆ نییە سەفوری چی ئەی تو ئەو خاڵە چی بێتەوە ئەوە لە خۆشەویستی خاڵم یەک خاڵم هەبوو برینە کولانمەوە بۆ خاڵ نەبوو هەر شێرێک بوو بۆ خۆی ئەی دوایی وەڵا زەردەواڵەیای بە سەیروتیەوە مرد دڕحێو شێرە زەردەواڵە پێوێ بێت چ شێرە خاڵە بێت وایە بەخێر بیاخۆ سەلام بیاخوا بژێت یا یەک شت هەیە بامێن پێشەکەەوە تێگەیشتی ئەم کچەی من خۆمەزانم چۆن گەورەم کردووە جا ئەمە داواکاریشی زۆر بوو بەڵام ئەم کچەی من شەرت و شروتی زۆر هەبوو بەسەری تۆ پەنجای وەکو تۆ هاتۆ بۆ داوای تێگەیشتی هەری گەڕک بە یەکیشیان نەکرد یەکێکە هادەی و ئەمە لوتی زۆر گەورەیە یەکێکە هات ئەوی گوێچکەی بستێکە باشە یەکێکە هادەی و قژی پێوە نییە کەچەڵە یەکێکە هادەی و درێژە یەکێکە هادەی و ئەمە زۆر گێژە ئیتر ئەمە نسیبە ئەمن یەک پرسیار بکەم عاجز نابی گیان نازانم چەند ئەو مواصفاتانی باوکم وتی لە تۆیان موجودە تۆنیت تەشید ئەڵێم تۆ فقاقانە چین ئەودی و بڕۆین باش ئێوە بڕۆ من ناجوڵم هێز نییە من بجوڵێنێ قوربان مامە زۆر سێرێ وەڵی یەکەم جاتانە کەس بن بەشوو ئوسوڵکەی ئاوا هەیە دانیشتن عاشامەتێ ئەینەو بیستۆڵێ دەکەت بچن بۆ باوقێ نەشی کوژنە تۆقێ نانا من ناجوڵێم بەخوەم چۆن قوشەکەم بە تنیا بەجێڵم و بەڕاستە کاکە دوو قسە لەگەڵاکە ناقی کێڵێ ڕاز و زیازێکمان نێبی گۆڕینەوە وەنێ مامە نییە ئەو شتانە نییە زای چۆن چکە منەمە یەکەم کچە زۆر شارەزایم لەوان نییە هەستە کوڕ بابچی دەوە نانا باوکە تۆ یەک داقەمان پرسیاری لێکم پرسیارم زۆرە ئەو مەنجەڵە چیە ناوتە مەنجەڵ بەڵێ بابۆ مەنجەڵ نییە ئەوە شیرین نییە ئوسوڵ وایە کە خەڵکە چێ بۆ مناسەبات هێشتێ شیرینی لەگەڵ خۆیە با ئەرێ بابەت تۆ زۆر سەیری شیرینی چی چی خۆ تۆ شتایی ڕێکشت نەکردووە ئەو لە جاتی ئەوا بێ گوڵێ بێنی آخر گوڵ بە 25,000 معقولە مامە لە ئێستەوە ئەوە کردین بە 6,000 جارە بە ئاوا بڕواییشەکە دەکەواتە بابچینەوە بابچینەوە هەستە ڕۆڵە هەستە کوڕ مەستە دەبێنە دەبێت تۆ بابی بە مکچەکە چایەکمان بۆ لێنێ بڕۆدی باشە دی بۆ چاوە لەیلا گیان دوای چایەک لێنێ پێ ناخۆش نەبێ زانیم برایە زۆر کەرە زۆر چی زۆر ئەسمەرە ئەسمەرە کاکە من زۆر خۆش حاڵم کە ئاوا من و تۆ یەکمان کرد ئیشەڵا جا من مستعیدم گوێ لە تەڵەباتەکانە بگرم بزانم ئەڵێ چی بیخمە سەر چاوم سلام علیکم عەلەیکوم سەلام ئەمە برامە سەر چاو ئەو نمونەیەکێ من ئیشەڵا زاوای مستەقبەلی تۆم من مێردی خوشکەکە دەبم ئەگەر خوابی کار چی ئەی بۆ من ئاگدارە ئەو شتانە نیم کارتۆنە مۆزم لە ماڵە من نا بەزێتر وازانیت دای بابە لەو دیم بڕۆ با تێگەێنم قوربانە بم هەچێکە مناڵە لێ مەگرە ڕاست لەوە بێنم جلەکانی تۆپێنم بۆ بشۆ جلەکانی بەیانی دەوامیشم بۆ ئۆتوکە باشە دۆ بڕۆ بڵێ دایکم بڕۆ بە ئۆدیو سێرە سەر شاڵی کلکی پەردەیە ئەمە براتە بەڵێ واللهی لەبێ دڵی تۆ نەبووە بە قورئان عینەن گولاج قوتمەیە بەس هیچم بۆ ناکرێت ئەی پێم بڵێ تۆ خوشکەکانی بۆ نەهێناوە واللهی من هیچ خوشکم نییە نا هیچ ئەڵێم ئەی دایکە واللهی من دایکم دەمێکە ئەمری خوای کردووە الحەمدولیلا بەڵێ خوا عەفوی خوا خوا عەفویکە واتە هەر خۆم لە پێشی سارەکە بم ئارە والله حەزەکەی وەرە سەر بوونی دەکە دانیشە حەزەکەی تۆ لێ ئەوە چی بوو هیچ
حەقە من نەبێت تۆ لە پێشەوە دانیشەوە حەقە نەبێت حەزەکەی تۆ بڕۆ من بە تەکسێک دوا دەکەم بەخوا هەرچی ئاواتەکانە هەیە یەنمەدی بەوە نییە سوورم شتو زۆر لەبارە ئێستا لە ماڵەوە بە تەنهایی وەڵاهی پێش 3 مانگ لەوە پێش خێزانم ئەمری خوای کردووە بەس تەنیانیم 7 کوڕم هەیە چەند؟ 7 بڵێ ماشەڵڵا تخوا بڵێ ماشەڵڵا بەڵێ یعنی ژنیان هێنا و ڕۆشتون وەرە نەوەڵڵا هەر هەمویان ڕەبەنن هیچیان ژنیان نێنە بەخواوە نەجوان هەبا پیشانە بم یەک جوانن 7 کوڕەکەم ئەها جوانە شانەیت کوڕەکانم 7 کوڕ تۆ من بێ لەگەڵ ئەو هەنا بژیم هیوادارم ببی بە دایکێکی نمونەی خزمەتی 7 کوڕەکەم زایدەن خۆم مسایە بە 8 من لێرە لە تاو 4 کەس هاوارم لێ هەستاوە ئێستا بێم لێ خزمەتی 8 کەستم ئەو چی چی بۆ نازان بابە سنفور چی گورە بەخوایتم نەکردو بەسەری تۆ ئەی بۆ قیشکانی وەڵی نازانم بە قوربە هەر ئەوە نەوتم 7 کوڕم هەیە زریگەی لێ هەستا بابە سەمیرە گازی لێگەت بە خاتی خوا بۆ من چیم گازی لێ بگرمەی هاوار بۆ ئاکەنەوە من بەس ئەوە نەوتم کاکە من 7 کوڕم هەیە خزمەتی ئێمە بکە و خەمە سەر چاوم ئەمە زریگەی لێ هەستا جاوەڵا ئەگەر شتێک وا بێت خزمەتی خۆم نەکاوی مناڵەکان نەکا من هەرژم نایەنم کاکە خوا حافیز کچم ئەوە لە قەول لە ڕزقی خۆتدا ئەمیشە نەجاتدا بۆ ناچی چایەکی جوانمان بۆ لێنێ شفتەکە سوورکەرۆدەی ئادەمیش هاوڕەکانی داخلی کۆنم یە خواردی خۆت دروستکە بۆ زەڵاتەی سیزەشم بۆ دروستکە ڕاستە کامیوانش عەزیزە چێشتێکی جوانیان بۆ لێنێ خۆی گەن ئەو بێتەوە وڵای ئەو باشترە سلام علیکم من ڕازیم پیس بە هیچ تێناکە وەرە بابەت چی ڕازی مۆبایلەکەم بێچ و هاتوون بیبەم وەڵڵا ژنی چی دەبڕۆ ئەو خواردنە ئەو خواردنە